زەنگی قۆناغا هەستیارەکەی پرۆسەی ئاشتی لە تورکیا لێدرا. قەندیل و ئیمراڵی دواپەیامی خۆیاندا و تۆپەکە لە گۆڕەپانی ئەردۆغانە دوای ئەوەی دەوڵەت باخچەلی لە چەند ڕۆژی ڕابردوو داوای پێکێنانی لیژنەیەکی 100 کەسی لە پەرلەمان کرد بۆ چارەسەری پرسی کورد و نوێنەری هەر 12 پارتە سیاسیەکەی پەرلەمان تیایدا بەشدار بن. سەرۆکی پەرلەمانیش سەرۆکایەتی کاری لیژنەکە بکات. باخچەلی داوای کردووە ئەو بڕیارانەی لیژنەکە دەیدات دواتر وەک پرۆژە یاسا پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان بکرێت و بکرێتە یاسا. دەم پارتیش داوای پێکێنانی لیژنەیەک لە پەرلەمانی تورکیا دەکات کە دەسەڵاتی تەواوی پێ بدرێت بۆ چارەسەرکردنی پرسی کورد. کەچەکەش داوا دەکات گۆشەگیری سەر عەبدوڵڵا ئۆجەلان سووک بکرێت ببێتە دانوستانکاری سەرەکی پەکەکە کاتێک گفتوگۆی ئاشتی لەگەڵ تورکیا دەستی پێکرد. لە بەرامبەردا تا ئێستا دەوڵەتی تورکیا بە فەرمی هیچ هەنگاوێکی بۆ دروستکردنی ئەو لیژنەیە بۆ ئاشتی داوا دەکرێت نەناوە. لەسەر چەند ئاستێکیش پێویستبوونی لیژنەکەیان ڕەت کردوتەوە. بەم پێش بێت مەرجێکی سەرەکی پرۆسەکە پەکی دەکەوێت بەپێی چەند میدیایەکی تورکیاش ئەگەر هەیە لیژنەکە دروست بکرێت مانگی ئەیلولی ئەم ساڵیش دەست بە کارەکانی بکات لە سەرپەرشتیکردنی پرۆسەی ڕادەستکردنی چەک بۆ ڕانکاریە یاسایی و دەستوریەکانیش لە بەرژەوەندی کورد لا گرنگترین کارەکانیانن بۆ سەرخستنی پرۆسەکە. تۆ پێ دوایە لە کۆتایی تورکیا بە داواکانی کوڕ ڕازی بێت؟